سڵاو لە بینرانی بەڕێزی کەناڵی بیکەفۆم کاتتان باش ئەمڕۆ هاتوومەتە شاری بێرمیگام لای زۆر بەڕێز کاکە ئەحمەد ناسراو بەچین ئەحمەد سڵاو لەبێ کاکە سڵاو بەخێر بێن سەرچاوان پێشی بەخێراتنێکی گەرمی کەناڵە جوانەکەتان دەکەم کەناڵی بیکەفۆ بەخێرێن سەرچاوان بەڕاستی جێ دەستان دیارە و دەستان خۆش بێ زۆر بەڕێزی چەندێکە ئێوە لە وڵاتی بەریتانیا ژین و بەتابەتی لە شاری بێرمیگام وا نزیکەی 10 ساڵە لە وڵاتی بەریتانیا و 4 ساڵە لە شاری بێرمیگام ئەژیم لە جادەی ڕووکری ڕۆت. بەڵێ لێرە چیتان دانا و دوکانەکەتان مەبینم دوکانی جلوبەرگ و قوماش و تایبەتیتانەوە خەیاتیە. بەڵێ ئێمە دوکانەکەمان ئەشیای پیاوانەیە جلوبەرجی پیاوانێ و لەگەڵیشە خەیاتی ئەەکەین. بڵێ ئەشیاکان ئەنجلەکان کە ئەفرۆشن چی مارکەیەکە و لەکوێ ئەیێنن؟ تر هەموو مارکێکی تایە تورکی تایە و هەموو بابەتێکی تایە زیاتری لەشیاکان لە تووشیەوە بۆمان دێن. خۆتان ئەڕۆنە تووشیاوێن ڕاستەخۆ؟ بەڵێ. جلەکان چییە؟ تایبەتوانی پێمان بڵێ جلەکان چیەکە؟ لە پانتۆی قوماشە و کابۆیە و کالەیە و سەر و بنە و تیشێتە و کراسە یان ئەو شتانی تایبەتی بەس بۆ پیاوانیان بۆ ژنانیش؟ بەس پیاوانمان هەیە بۆ پیاوانەکان هەیە. شتەکان کوالەتی باشە سەری باشە؟ هەموو کوالەتیان باشە و نرخیشان گونجاوە. لە پاڵیشای ئەوە ئیشی خەیاتیشەکەن؟ لە پاڵیشایشی خەیاتیەکەین و کەسێک بۆ مونە دێ کابۆی ئەکرێ لە ئێمە بۆی چاکەین بێ بەرامبەر بە فەوریش بۆی چاکەین. زیاتر مشتەرەکانتان چی قومیەکە و چێ زیاتر ڕوتان تەیەکە؟ لە ڕاستیدا زیاتر قومی ڕۆمانیا منتیقەیە ڕۆمانی زۆر چی ڕوتان تەیەکە بۆ لەبەر ئەو منتیقەیە ڕۆمانیا زۆریان ڕۆمانیا ڕووکری ڕۆت زۆربیان ڕۆمانی وەک مشتری کوردیشمان هەیە بە زۆرینیان ڕۆمانین. ئەوانەی کە هێن جلەکانەکڕن؟ بەڵێ. ئەی بۆ ئەوانی کە خەیاتیەکە چی؟ هەموو قومێکە لە عەرەبێت کووردە ڕۆمانیا قومی ترە هەموو قومەکان دەمێکە بڵێن دەمێکە خەیاتی لەکوێ بۆ ماوەتەم خەیاتی لە باکمەوە بۆ ماوەتەوە. لەکوێ دوکانتان شوێنتان لەکوێ لە کوردستان؟ لە شاری ڕانیە لە قەیسەری کوردستانی نوێ بەرەگدری پاشا ینی لەوێش بڵێن؟ بەڵێ. ینی پێشەوە بێ بۆ کوردستان بۆ بەریتانیا؟ بەڵێ بەڵێ. هەر لە کوردستانش خەیات بووی؟ بەڵێ. ساک بێت. سپاس. باسی بارودۆخی وڵاتی بەریتانیا مکوازە چۆنە؟ بارودۆخی بەریتانیا لەخوا بەدڵتانم شارە بەریتانیا خۆش. بەریتانیا خۆشە؟ یاک ئایبی نییە. یانێ تۆ چی ئەڵی بەوانەی کە ئەیانەیە بێن بۆ ئێرە؟ ناڵێم وەرن بەس بەریتانیا خۆش. خۆشە لێرە بڵێن چی شتێک لە وڵاتە غەریبیە بێ تاقەتەکە یا چی شتێکە دڵی پێی خۆشە چی پێبەخشی ئەم وڵاتە؟ ئەم وڵاتە زۆر شتی پێبەخشین بەڵام زۆرشی شتێ لە کە سوکارە دوورەخاتەوەی ترەوە ناخۆشە بەڵام بۆ قەزیە ژیان و ئەو شتانات و لەیچت کەم نییە لەخوا بە زیادە. ئیسا تۆ هینی چییە بۆ ئەو بینەرانەی بەڕێزانی کەناڵی بکەیفۆ کە ئەتبینن پەیامە چییە بۆ ئەو کەسانەی کە سەرەتایەنە ئەم وڵاتیانەیە چی بکەن؟ وەڵی سەرەتای تر دەبێ ئەو کەسانێک کە سەرەتا دێنە خاچی بەریتان دەبێت زۆر ئاگان لە خۆ بێت کە زۆر کەسانێک تووشی شتی خراپ بوون تووشی دەرمان بوون تووشی دەرمان بوون ئەبێ زۆر وریابن لەو کەسانە دوورکەونەوە کە ئیشی دەرمان و ئەوشتاناکەن. بەڵێ بڵێ لە کۆتایە زۆر سپاس دەکەین بۆ کاتە جوانە پێبەخشین ئەگەر لە کۆتا هەر شتێکت هەیە ئەجا خەڵکی بەڕێزیش چۆن ئەم دوکانت بدۆزنەوە پۆشکۆ و شوێنی لەکوێیە ئەدرسەکەی شەڵاتدا ئەنێن دوایی لە ڤیددیۆکە هەر کەسێک کات بەنای جەنابێتەوە ئەو دیسکانتی تایبەتی بۆ دەکەین باشە خۆشە بۆی بینەرانی بەڕێزەر کەسێ بەناوی کەناڵی بیکەیفۆر مامۆسای بەڕێز لە جلوبەرگ و لە خەیاتیەکانە دیسکاونتێکی باشی بۆکە من لە کۆتاییدا زۆر سپاس دەکەم دارمەمیشە باش بنخوای گەڕسکی بەویتان با زۆر سپاس دێمە وڵاتان هەتاک و کەسێتێکی تر و بەنامێکی تر بەخواتان ئەسپێرە مەشتاق. BK4 ستایلی نوێ بەرنامەی جوان خزمەتی باش دەنگ و ڕەنگی کوردانی تاراوگە